سڵاو بینەرانی بەڕێز لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی هزرە جیاوازەکاندا باس لە ئەحزابی ئۆپۆزیسیۆن و ئەحزابی سیاسی کوردستان دەکەین و هەڵوێستیان لە هەرێمی کوردستان لە بەغداد. لەم بەرنمەیەدا ئەمێتیش خەمە سەرەوەی کە بۆچی هەندێک لە حزبی سیاسی لە بەغداد دژی هەرێمی کوردستان و بەرژەوەندیەکانی هەرێم قسە دەکەن نەک لە ناوخۆی هەرێمی کوردستاندا. بە مەبەستی تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد تۆفیقم کردووە بینەرمان بن. مامۆستا بەخێر بێت. سپاس بۆ بەڕێستان. پێش ئەو حەزەکەم هەر باسێک لە ئۆپۆزیسیۆن بکەین وە مێژووی ئۆپۆزیسیۆن چۆن لێکی بینەوە. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بیررانی کەی 24. خۆتە نەزانن مەسەلەی ئۆپۆزیسیۆن مەسەلەی معارەزە دیاردەیەکی سلمی و دیاردەیەکی ئاسایی نێو سیستەمە دیموکراسیەکانە. معارەزە لە سیستەمی دیموکراسی جیایە لەو معارەزەی کە لە سیستەمی تۆتالیتاریایە. بۆ نمونە ئێمە تانەوەیەک هێزە سیاسیەکانی شاخ، یەکێتی نیشتیمانی، پارتی سۆشیالیست، حزبی شووعی، ئەمانە هەمووی بزوتنەوەی ئیسلامی، ئەمانە هەمووی معارەزەی چەکدار و هێزی سیاسی بوون بەرامبەر نیزامێکی فاشی کە دیالۆجی لەگەڵ ناکرێ، کە گفتوگۆی لەگەڵ ناکرێ، کە پێسەلمانی لەگەڵ ناکرێ، ئەبێ شۆڕشی بەرامبەر بکەی. هەمووی چەکدار بوون و هێزی شۆڕش گەریانە بووە. بەڵام کاتە سەر ئەوەی کە حکوومەتیەکەت هەبوو، هاتە سەر ئەوەی دیموکراسی هەبوو، هاتەوەی سیستەمی دیموکراسی بوو، ئەرچی معارەزەیە گۆڕێ. بۆیە من پێم وایە ئۆپۆزیسیۆن دیاردەیەکی زۆر وارید و زۆر سلمی و زۆر سائیدە لە ناو سیستەمە دیموکراسیەکانە. بەڵام بیریشمان نەچێت معارەزە یان ئۆپۆزیسیۆن تعریفی دەسەڵاتی معارەزە لای ئۆپۆزیسیۆنی ئیسلامی بۆ ئۆپۆزیسیۆنێکی چەپ و مارکسی بۆ ئۆپۆزیسیۆنێکی دیموکراسی و لیبرال جیاوازە. من دیاردەکە بە دیاردێکی سایی بزانم، بەڵام ئەبێ معارەزە ئۆپۆزیسیۆن ئەرچی خۆی لە قۆناغەکە، ئەرچی خۆی لە ڕۆبەڕۆبوونەکە زۆر چاک بزانێت. زۆر باشە مامۆستا ئەم جیاوازی لە بینی ئۆپۆزیسیۆنی ئیسلامی و چەپ و غەیری ئەوان چییە؟ ینی مەبەستە چیە؟ بۆچی مەسەلە هێزێکی ئیسلامی معارەزە ئێوێ ئایدیای ئیسلامی لە ناو دەستوری نوێی کە بەدڵێتی لە ناو حکومڕانی نوێ متوربەکرێ بە ئایدیای ئیسلامی خۆی. خۆمە کفر نییە، بەڵام ئەمە ڕوئایەتی ئەی هێزێکی لیبرال گۆڕان ئەگەر سبەینێ لەسەر دەسەڵات بێ 25 کورسی نەبێ 30 هەبێ 35 هەبێ مشارەکە بکات لەگەڵ یەکێتی و پارتی، مشارەکە نەکار خۆی بە تەنیا دەنگی کۆمەڵانی خەڵک بەدەستبێنێ. ئەو ئێوێ ڕوئایەکی لیبراڵانەی بۆ کێشەی ژن، بۆ کێشەی نەتەوە، بۆ کێشەی نیشتیمان، بۆ گەندەڵی، بۆ ئیسلاح، بۆ تەربیە هەبێ. بۆیە ڕوئایی هێزێکی ئیسلامی لە معارەزە بوونیا بەرامبەر دەسەڵات و تعریفی هێزێکی ئیسلامی لە معارەزە بوونیا بەرامبەر دەسەڵات لە هێزێکی لیبرال، لە هێزێکی نەتەوەی، لە هێزێکی سۆشیال دیموکراتیایە. ینی پێت وایە ئەوانەی کە بڵین بەهار نەڕێن ئیسلامی حیزبی ئایدۆلۆژی ئیتر مارکسی بێت یان ئیسلامی بێت، بە عەقڵێتی ئینقیلابەوە ئەچێتە ناو پەرلەمان و معارەزە بوونیش، نەک بە عەقڵێتی حکوومەتی سێبەر کە سبەینێ ئەمیش دەسەڵات دەگرێتە دەست و دووسبەی داوازێ و سێسبەی ئەچێتەوە. من پێم وایە ئەم جوولەوەکو جوولێکی سەڵەتانیەڵم حزبی ئایدیا و ئایدۆلۆژی لەم پەڕی چەپی مارکسی و کۆمۆنیستەوە بۆ ئەو پەڕی ڕاستی هێزێکی ئیسلامی کۆنسەرواتیڤ زۆر خەتەرن لە دەسەڵاتە، زۆر مەترسیدارن، چونکە یەک ڕوئیان هەیە، یەک دنیای بینیان هەیە. ئەمە ئەو پەڕی چەپەگرێت کە پێی وایە دنیا بە شەوڕۆژێکا بە شامی شەریف واتە کۆمۆنیستەکان، ئەوش ئەو پەڕی ڕاستەگرێ کە پێی وایە خۆی نەبێ کەس ڕاست نییە، خۆی نەبێ کەس مقەدەس نییە. ئەمە مەترسیی گەورەی هەیە. چ قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ لەوانە مەترسە بە گومانن، لەوانە بترسە کە هەمیشە بڕوای ڕەهایان هەیە لە ئایدیایانە. بێگومانە بڕوای ڕەها زۆر مشکلەیە، جا مارکسی و چەپ و کۆمۆنیستی یان کۆنسەرواتیڤ و ڕاست و ئیسلامی. ئێستا ئێمە لە هەرێمدا ئێمە وا ئەزانم ڕەوتێکی چەپی معارزی کاریگەرمان نییە، من نایبینم. باشە، بەڵام ڕەوتێکی ئیسلامی کاریگەر و ئەکتیڤمان هەیە لەگەڵ ڕەوت ئەحزابی تر با بڵین، مەسەرەن ئەحزابی پۆپۆلیستی لە معارەزە. چۆن ئەمە تەوجێکن؟ ئەوانەی مثلا ئیسلامیەکان لە کوردستانە ئەحزابی ئینقیلابین هەروەکو ئەوانەی کە باستمان کرد. من بابەشێک بەڕێزەوەرم، معارەزە لە هەرێمی کوردستان ئەبێ بزانێ بەشێکی لە ڕەوایەتی وەرگرتووە،
بەشێکی لە دەستورەوە وەرگرتووە بەشێکی لەو شەرعێتەوە وەرگرتووە کە سیستەمێکی دیموکراسیەیە یعنی ئەگەر یەکێکی و پارتی کە ئێستا لەگەڵ گۆڕان تا ئێستا لەسەر حکومن نادیموکراسی بن یەکگرتووە بێت چەک هەڵگری حەقی خۆشێتی کۆمەڵە بێت چەک فڕێنەیە حەقی خۆشێتی حزب شوعیە بێ بچێتە شاخ حەقی خۆشێتی لەمەوە بۆ هێزەکانی تر ناوێنەی سۆشیالیزم ناوێنەی بەرەیگەل ناوێنەی ڕۆتی ڕێست ناوێنەی نەوەی نوێ هەمویان ئازادن بەس ئەبێ بزانن سیستەمی دیموکراسی ئەمڕۆ معارزە بەشێکە لە دەستور بەشێکە لە ڕەوایەتی بەشێکە لە شەرعێت ئەفۆم کە ئێمە تەواوەکەم بوون ئەمە یعنی هابرما زانی چۆنی ناوناون ئەڵێ ئەم معارزەیە نیشتیمان پەروەری دەستورین واتە تۆ بێ لەگەڵ حکوومەتی هەرێم بیت بەرنەقد و گلەیی و سەرنج و ڕەخنە و دەستکردن بە چاویشا ئەبێ لەگەڵ چیاری هەرێم بیت بە هەچ خەتەرێک لەسەری بێ واتە ئەرچی معارزە ئەوە نییە بەس قسە لەسەرێکی جوبات بەس بمبورە مامۆستا ئێستا ئێمە حیزبی ڕئیسی یا بە ناوی حیزبەوە چەندین کەس بە ئاشکرا ئەڵێ پێویستە قوارەی هەرێم هەڵوەشێتەوە نەک حکوومەتی هەرێم گەندەڵەوە بێ آخر ئەمە جاکردنەوەی نیشتیمانە لە نیشتمان پەروەرەکانی من بە پێ دەڵێم هابرماز بۆ ئەلەمانە نیشتیمان پەروەری دەستورین تۆ بێ لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ دەستور بیت کە دانرا و سبەینێ کۆدەنجی بوو ئەبێ لەگەڵ چیاری هەرێم بی ئەبێ لەگەڵ دەوڵەتی کوردی بی ئەبێ لەگەڵ بەرزی ئاڵای گەلی کوردستان بی لە ناو ئەم چیانە ئەبێ لەگەڵ ئەوە بی کورد کورسیەکی هەبێت لە نەتەوە یەگرتوەکان ئەبێ لەگەڵەوە بی غەدی لێ بگرێ بێتە دەنگ سێرکە معارزەی کوردی ئەبێ لەسەر جوندلیسان قسە بکە ئەبێ لەسەر قاعدە موقیفێ بێ ئەبێ لەسەر داعش دژایەتی بکە ئەبێ لەسەر ئیسحاف و غەدرەکانی حکوومەتی عێراقی فیدراڵ بەرامبەر هەرێم جا لە ڕووی ئابووریە لە ڕووی اقتصادیە مادەی 140 لە نەگەڕانەوەی کەرکووکە نەخستنە سەر کوردستانی شنگالە تعریبکردنی خانقیە ئەبێ لەسەر ئەمانە قسە دەبێت لەسەرێکی قساکەن ئاخر ئەمە ئیشکالەکەیە بۆیە ئەم معارزەیە پێگەی خۆی و قۆناغی خۆی لێ تێک چووە بیریشمان نەچێ معارزە سیفەتێکی دایمی نییە سیفەتێکی دینامیکی جوڵاوی هەیە هیچ کاتێ ئۆپۆزیسیۆن مساوی نییە بە 22 لەسەر حەو ئوستازی گەورم هیچ کاتێ 22 لەسەر حەو نییە لە مەهدۆ بۆ لەهەت نەگۆڕێ یەکگرتو ڕۆژێ بۆ لەگەڵی تیا لەگەڵ پارتیا لە حکومەتا بووە دەستی خۆش ئێستاش لەگەڵ حکومەتا نییە و لە حکومەتەشی ناکە معارزە هەر دەستی خۆش وهاکەزە بۆ کۆمەڵ وهاکەزە بۆ نەوەی نییە وهاکەزە بۆ ڕەوتی ڕوێست بۆ بەرەیگەل بۆ حیزبی شوعی بۆ سۆشیالیزم بۆچی بەڵام ئەبێت تێبگات سیفەتی 22 لەسەر حەوی معارزە نییە معارزە بەشێکی دەستوریە بەشێکی ڕەوایەتیە شەرعێت لە واقعێکی دیموکراسی وەرەگرێ بۆی هەیە دەستکا بە چاوی دەسەڵاتە ڕەخنەی لێ بگرێ سەرنج بەڵام معارزە ئەبێ مەهامەکەی لێ تێک نەچێ با نمونەیەکت ببێ لە فەلەستین ڕۆژگارێ بۆ یاسر عەرەفات بووە مەحموود یاسین بووە هەنیە بووە کە کوژراوە با بڵێن ئەحمەد یاسین بووە ئەم هێزە سیاسیانە ڕەوایەتی نایە بە کاتیبی فەلەستینی بە نووسەری فەلەستینی با لەگەڵ ڕیاسەر عەرەفات و لەگەڵ هەنیە و لەگەڵ خالید مەشعەل و لەگەڵ با بڵێن مەحموود عەباس دابن بەڵام ئەبێ لەگەڵ چیانی فەلەستینی بن ڕەوایەتی بە کاتیبی بە هاوڵاتی بە نووسەری بە شۆڕژێری فەلەستین نایە بە ناوی ئەوەی کارەبان لە ئیسرائیل باشە دەخلی تاک لە ئیسرائیل سەدقاتی فەلەستینیەکانە با ئیسرائیل بێداگیری بکە هەچ کەس وا بڵێ بە دوای سایرە ڕایەکێشن ئەڵێ من نەقدی خالید مەشعەلێک ئافۆکەی ئەمە مشکلەکەیە ئەڵێ من نەقدی یاسر عەرەفات دەکرم نەقدی نایف حەواتمە ئەگرم نەقدی خالید مەشعەل ئەگرم لەگەڵ ئەحمەد یاسینە نیم بەڵام لەگەڵ ئەوە نیم ئیسرائیل فەلەستین داگیر بکە لەبەرەوەی دەخلی بەرزە لەبەرەوەی کارەبای هەیە لەبەرەوە ئاوی هەیە مەسەلەی خاک نیشتیمان ناسنامە چیانی نیشتیمانی ئەبێ ئەولەوێتی لای هەموو هێزێکی سیاسی ئەبێ چەپی یا ڕاست کە ئەمە بوو دوای ئەوە نیشتیمان سازیەتە پێشەوە نیشتیمان سازی چییە؟ حکوومەتی هەرێم گەشتۆ بە ئاواتی خۆی مادی 140 جێبەجێ بووە دەوڵەتەیەکی بچکۆلی کوردیمان هەیە یەکێتی و پارتی نەکراسەکەی عوسمانن نە لە قەبرەوە تا مردن لەسەر حکومە بن گۆڕانی ژیەت کۆمەڵی ژیەت نەوەی نوێ ژیەت بڕەوتی هەڵوێستی ژیەت بەرەی گەل و نازانم چی ئەمانە هەمووی دێن ئەبێت تۆ بزانی خەتە بوو باشترە نیشتیمانیەکە مەسەلەی خاک مەسەلەی ناسنامە مەسەلەی کیان چەند لایەکێتی و پارتیەڵی سوورە ئەسڵەن ئەبێت لایەکەیەڕی سوور بێت لای یەکگرتوو لای کۆمەڵ لای ئەو هێزە سیاسیانە ئێستا منوان نبینم من نمونە بەتۆڵم هێزی سیاسی هەبوو لە کوردستانی عێراق نامێ نایی بەرم ئامادە نەبووە دوو دەیان کەراڵی تەلەڤیزیۆنی و ڕادیۆشی ئامادە نەبووە هەواڵێک دەستگای شۆڕشی ژن لە ئێران بڵاو کاتەوە ئێمە چۆنە بێت هێزی سیاسیە لە کوردستانی عێراق لە 2014 کە مووسڵ لەلایەن داعشەوە گیرێ 10 ڕۆژ مناقەشەیەکەن بە پێشمەرگە بڵێن شەهیدیان نا
ئامادە نەبووە بە پێشمەرگەیەک لە بە داعش بڵێن تیرۆریست، بە داعش بڵێن تیرۆریست زیان نا ڕازی نابن. هێزی ئیسلامی ئیسر بە داعش ناڵێت تیرۆریست. داعشی شۆ لە پەرلەمانە ئەندامی هەیە، خاوەنی کەناڵی تەلەڤیزیۆنی بینراوە و بیستراوە، ئەوێ کورسی و ئەوێت دەنگ و ئەوێ ڕەنگی هەبێت لەبەر سرودی نیشتیمانیش لەبەر سوری نیشتیمانی هەر ڕەقیب هەڵناسێت، حورمەتی لێ ناگرێت. ئەمانە ئەبێ یەک حەقت بزانن ئەمە هەرێمەیەکی و پارتی نییە. ئێکێت و پارتی 2025 ئەخۆ 2030 35 45 کاکە من و تۆ ئەمرین 50 55 و 60 ژێت یەکێتی و پارتی قیر و زفت نیل کابنمانێمەوە. مامەسا بەعسێک لەمان ئەڵەن ئێمە دەستمان لەوە شۆردووە کە یەکێتی و پارتی دابەزن لە دەسەڵات. یعنی خەریکی چی لەگەی دەستیان لەوە شۆردووە؟ با من ژمارە بەتۆڵم ئەزانی ژمارەی ئۆپۆزیسیۆن لەم ئینتیخاباتی ئەخیرا 33 کورسیە، ئەزانی هەموو پەرلەمانی کوردستان سا واتە یەک لە سەرسەی پەرلەمانی کوردستان کەسبێنە سوێن ئەخوا 33 معارەزە. ئەزانی یەکێتی و پارتی بەم بەحساب یەکێتی و پارتی چۆن سیناریۆیان کردەوە، چۆن دیزاینیان کردەوە، چۆن هاتوونە سەرن دوو ئەوەنەی معارەزن معارەزە نین بە هەردووچارەوە. ئەزانی ڕۆژگارێ بووە 5-6 هێزی سیاسی پێڵم تا 2010 وجودی نەبووە، تا 2010 تا 90 نەگۆڕان هەبووە تا 2000 نە دادگەری هەبووە، نەوەی نوێ هەبووە، نە بەرەیگەل هەبووە، نە ڕۆکی ئەڵوێست هەبووە، نەکی ئێستا ئەمانە هەن و چیانی سیاسیشن و مەقەڕ و دەستگا و تیڤی خۆیانیانەیە و دەستیشیان خۆش و من پێشم خۆشی ئەفونکەی یەکیان بێ بە هەزار و لە ناو مبارەسەیەکی دیموکراسیانەی و لە ناو گەمەیەکی سیاسی لە حکومەت هێرێمە پێگە و سەنگ و ڕەنگی خۆیانیانەیە. مامەسا من ملاحەزەی شتێکەکە مێچێک لەوە ئەوترێت کە ئێمە بۆیە دژی هەرێمین چونکە گەندەڵی دنیای خواردەوە هەموو خەریکی دزین. یعنی باوەڕ قسەکانی عێراق حکوومەتی عێراق وەکو پەڕەی قورئان سەیرەکەن قسەکانی هەرێم هەمووی درۆیە. ئەمەیەک باسی نەشەفافیەتەکەن لە کاتێکە لە ئاخر کۆنگرە یەکێک لەم حیزبانە کە انتخاباتی بە دیزاین کراو ناوەبرد خۆی تەزویری کردووە. یعنی ئەمە چۆن لێک بینەوە چ شەفافیت؟ جارێ مەسەلەی گەندەڵی ڕاستە لە کوردستان هەیە و بە دەرەجەیەکی بەرزیش هەیە، بەڵام من پێم وانێ لەم جوگرافیایە شوێنەکە بێ گەندەڵیتیانە بێ. جا ئەگەر 1% بێ بۆ 100%، ئەمە ڕاستە، بەس گەندەڵی ناگۆڕێتەوە بە ناسنامە نیشتیمانی، گەندەڵی ناگۆڕێتەوە بە ئاڵاکە لە بابلین بسوڕێتەوە، گەندەڵی ناگۆڕێتەوە بۆی کورسیەکەی بدان پیانراوە لە ئومەمی متحیدا بێ. لە کوێت نە حیزبی سیاسی هەیە، نە مەدەنیە، نە دیموکراسی هەیە. دەوڵەتی ئەمریکا 32 دەوڵەت دەهێنێتە سەر عێراق بەس بۆ ئەوەی چونکە کیانی هەیە، چونکە عەلەمێکی هەیە، چونکە عوزوە لە ئومەمی متحیدا بۆ ئەوەی عێراقی لێ دەرکات. کاکە من شتێکم بە سەرتا بتۆوت، تۆ بە ناوی ئەوەی کارەبا لە ئیسرائیل هەیە، ئاو لە ئیسرائیل هەیە، دەخلی تاک 186 ئەوەی دەخلی تاکی فەلەستینیە. ئەوەشی نییە، بڕۆ لە عێراق ژیان نییە، عێراق ژیانیان نییە. بەڵام یەک تاکی فەلەستینی بە ناوی ئەوەی لەگەڵ ئەحمەد یاسین نییە، محمود عەباس نییە، لەگەڵ ئەحمەد یاسین نییە، لەگەڵ هەنیە نییە، قەیچیەکە لەگەڵ هەنیێنیت. بەڵام ڕەوایی ناتێت تۆڵی با ئیسرائیل بێ فەلەستین داگیر بکە، ڕەوایی نابە تۆ مادەی 140 نەگەڕێتەوە، هێزی سیاسی کوردی معارضی یا لەسەر دەسەڵاتی، ڕەوایی نابە تۆ شنگال لەلای ئێمە نەبێ. من ئەم ژمارە بەتۆڵم زەوی متەنازع عەلەیە، واتە ئەرازی کە کێشەی لەسەرە لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراقی نوێ سەدام نا بەقەتەمووی ئیسرائیل و فەلەستینە. ناکرێت معارضەی کوردی ئەمە بکا بەخەم، ناکرێت تاکی کورد ئەمە بکا بەخەم. مامۆستا یەک شتی تر کە ئەمەوێ باسی بکەن. ئێستا باسی فەڵەستینت کرد، ئەوە لای ئێمە معارضەی ئێمە ئۆپۆزیسیۆن ئێمە بەعکسەوەیە. نازانم لەم قسەیە لەگەڵمان لەگەڵتان هێت ئەچێ تەکبیر بۆ دوژمنەکە دەکات کە چۆن هەندڵ تۆشێنێتەوە. باشم بیر لەوە ناکاتەوە خۆی سبێنێک ئێرە هەڵۆشایە خۆی چییە؟ ئەبێ بەچی؟ ئەمە ئیشکالە ئەساسیەکە ئەمەیە سیاسەتێکی ڕوونایە بڵێم سیاسەتی چییە؟ سیاسەتی هینە دێزەکەیە. چێرکە هەموو ئەمریکا دژی ئیرهابن، بەڵام ئەمریکا لەگەڵ سیاسەتی ترامپ و ئۆباما نین. نە بەرامبەر غەزە، نە بەرامبەر ئێران، نە بەرامبەر فەلەستین، نە بەرامبەر چارەسەرکردنی کێشەی ئیسلامی تیرۆریست خوانەخواسە باوا بڵین. یعنی بەرامبەرەوە لەگەڵ یانین لەگەڵ سیاسی ئۆباما نین، لەگەڵ سیاسی ترامپا نین. بەڵام ئەبێ بۆ متفق بین ئەم هەرێمە بێ پارێزراو بێ، متفق بین ئەبێ ئەمە چیانمانە بێ، متفق بین ئەبێ مادەی 140 کەرکوک و خانەقی و جەلەولا و شنگال بگەڕێتەوە سەر خاکی خۆمان. لەگەڵ ئەوە شابێ دەستکەین بە چاوی یەکێتی و پارتی لەسەر گەندەڵی، لەسەر ناشەفافیت، لەسەر ناعەدالێت، لەسەر نامەنتقی لە سیاسەتیانە. من شتێ بە تۆ بڵێم
يعني ئەڵێم ئیسرائیلەکە ئەمریکیەکان لەسەر ئیرهاب معارەزەی لە ئەمریکا خۆزانی دوو حیزبەیە دیموکراتیەکەت و جمهوریەکانن ئەزانی دیموکراتەکان ئەجندەی ڕوخانی عێراق دانێن بەڵام کۆماریەکان جێبەجێەکەن مادەم معارەزەی یعنی ئەوە نا معارەزە هەرچی کرد بڵێ نا کاکە معارەزە کارەبایەنێ ئەبێ بڵێ باشە جادەیە قیرەکە ئەبێ بڵێ ماڵە ئاوا چلای مالێک پڕەکە لە نەوت ئەبێ بڵێ دەست و خۆش ئێ معارەزە ئەمە دەسڵاتی سیاسی ئێکە ئەمە ناکە معارەزە حەقی خۆیەتی نەقد بگرێ سەرنج بگرێ ڕەخنە بگرێ مزارە بکە مان بگرێ بێتە سەرجادە لە چوارچەوەی ڕەوایەتی شەرعەتی و دەستوری خۆی من سەرەتاوتم هابرماز بم معارەزە لە چی نیشتیمان پەروەری دەستوری خۆ تۆ معارەزەی نظامی فاشی ناکە یەکێتی فاتی فاشی نین تۆتالیتار نین من لە ناوێژی سیاسی خۆی دای شەکەم سەر ڕەخنەم لێتی تۆ ناوێژی سیاسی پارتیا بڵێن ئەمرزێتی شەکە سەر ڕەخنەلێتی یەکی دو پارتی نەمەعسوومن نەپەپولەن بەڵام من یەکێتی و پارتی و سیاسەتیان ناگۆڕمەوە بە نەگەڕانەوەیە کەرکووک بانی مەقان لە چەمچەماڵ بە پێی دەستور لەسەر هەرێم نییە چکە ڕۆژی نوێی چوار لەم بەرزایی بانی مەقانەوە تەقە لە خەڵکی سویری ناو چەمچەماڵەکرێ نوێی چوار بانی مەقان لەسەر هەرێم نییە بۆ لەسەر دەوڵەتی عێراقی سەدام بووە تا ئێستا بەپێی دەستور لەسەر تۆ نییە دەتۆ سێر کە ئەو زەوی لە بینی ئێمە عێراقی نوێ هەیە عێراقێکە خۆمان دروستمان کردەوە زەوی ئەرازی متەنازیعەمان بەقەت هەمووی ئیسرائیل و فەلەستینە چۆن ئەمە ناکەی بەخەم چۆن جوندی ئیسلام ناکەی بەخەم چۆن داعش ناکەی بەخەم کەس لە معارەزە بینیوە باس لە مادەی 140 بکە من ئەگەر قسێ بکەم یا هەم ئەوان لێم عاجز نەبن و هەم تۆش من پێم وانییە لە کوردستانی عێراق معارەزە بێ معارەزەی ئایدیایی و مزایدەی سیاسیە بەڵام معارەزەیەکی منطقی بەشێک لە ڕەوایەتی بزانێ خۆی بە بەشێک لە دەستور بزانێ بڵێ ئەمە نابنین ئێمە دەڵێ معارەزە نیتە تۆ چ ناوێتی بنی من پێم وانییە لە کوردستانی عێراق معارەزە بێ 33 کورسیانەیە ئێستا دوکانی سیاسین دەستجێڕی سیاسی زۆریان زۆری تیای دوکانی سیاسیە تیای شایەتی هێزێکە مێژوو کردە بەڵام ئەمە مێژوو کردە لە تاو هەندێک ئەجندەی ئایدیایی زۆر سەقەت ناتوانێت پێگەی معارەزەی خۆی بزانێ کاکە من پێت بڵێم ئێمە لە شۆڕشی ڕزگاری نیشتیمانیایی واتە هیچ هاوڵاتێکی کورد لە تاچێکۆ کە دینارێکی پێرێت تا ئەوەی ملیۆنە دۆلاری لە گیرفانایە ئەرکی نیشتیمانی لەسەرە حاجی لەسەرێتی شێغ لەسەرێتی مامۆسای ئاینی کە ڕیشسپی و خەمخۆری کورد بوون لە بیسەکانی سەری ڕابردۆ لە شێخ محموود تایسە لەسەری بۆ بەردەوام لەسەرێتی حیزبی سیاسی کوردیش ئەبێ لەسەری بێت چەپی ڕاستی ناوەندی بەس مامۆستا تۆ پێت وانییە ئەمە حیزبەکان نێ ڕۆشنبیرەکانمان بە تایبەتی ڕۆشنبیری ئەوانەی کە چەپ مەشرەب و ئیسلامی مەشرەبیشن یعنی دەوری لە معارەزە خراپترە بینن شتێک بە تۆڕم تۆ لە پەرلەمانی عێراقا لە 2023ەوە بۆ 23 20 ساڵەکە و 22 ساڵە 22 دقە لەسەر دیموکراسیەت لەسەر مافی ئەوڵاتی بوون لەسەر ئازادی تاک لەسەر شۆڕکردنەوەی بەسەر دیموکراسی لەسەر عەدالەتی ئیجتیماعی لەسەر یەکسانیش و پیا قسە نەکراوە لەسەر کۆمەلگای مەدەنی قسە نەکراوە ئەزانی حیزبی سیاسی فقهی جعفەری بەڵێ ئەزانی حیزبی سیاسی نییە لە ناو پەرلەمانە هێزی نەبێ میلیشیای نەبێ ئەزانی مشکلی ئەمڕۆی عێراق چییە ئەو هێزانەی کە چێکیان پێ و لە دەرەوەی نظامن زۆرتر و بەهێزترن تاکۆ هێزانی سەر بە وزارەتی ناوخۆ سەر بە جێشی عێراقی ئەمە ئاخر باش من حەجی شەعبی باسەکەم یەتۆتر ئاوات بە چییە خوازی پەرلەمان چی پەرلەمانێک مەرجەعەکەی حسەینیە بێ ئەم پەرلەمانە ناتوانێت تۆ دنیایەکی سەوز و دنیایەکی پڕ لە گوڵ و پەپولە بۆ تۆ بنەخشێت گەشتون تەنیهات پرسیارەکە ئەمەیە با بڵین ئەحزابی تر ئەگەر هەرێم نەمێنێت چیەکەن ینی مەسەلەن ئێستا ئیسلامیەکان با بڵین پێم وانێنەوەی نوێ ئەوە هەر نازانم ناوی بنێم چی بەڕاستی ینی هیچ ئایدیایەک نییە ناوی بنێم پێت وایە ئەمە بە بەرنامەوە ئەکەن بۆ نەمانی هەرێم بۆی کە بڵێن ئومەتی ئیسلامی بێتەوە بەیەک یا چییە باش ئومەتی ئیسلامی لەناو 20 دەوڵەتی عەرەبیە لەناو 40 دەوڵەتی ئیسلامی عالەمە یەن لە سلێمانی و هەڵەبجە و زاخۆ و کەرکووک و ئەوانەوەی کەن لەناو ئەزهەر و لەناو سعودیە و لەناو قوما یەن مەسەن لە مزگەوتی گەورەی منەوەی کەن مامۆستا بالمناسبە ئەمڕۆ برادێکم لە ئەمریکا هاتبووە ئەی وەڵڵا دنیا گەڕەوە مەماوەی لە یەک شوێن لەناو عەرەبا باز لە غەزە و فەڵەستین یان لە کوردستانە نەبێت لەسەر قسەی بەڕێزت کە زۆر نزیکن لە یەکەوە دووشتیان کاکە لە کاتێکا غەزە تووشی مەجاعەیەک بووە مرۆڤ یەک زەڕە زەمیری بێ بۆی بگری ئەبێشینی بۆ لەم عانا ئەوەی کە عەرەبە و ئەوەی کە پارەی پێ بە تریلیۆنێن بە ئەمریکا کەسی ئامادە نییە بە دەرهەم یا بە غەزە ئەمە چۆن نەکرێت
يعني ئەگەر ئێمە بین ئەگەر ئەم هەرێمە کۆتایی پێهات ئەمانە چیەکەن؟ نازانم ئەمانە نامێنن. يعني ئەم هێزە نیشتمانی ئەم هێزای ئێستا تۆ سێرکە ئەو تعەدودی لێرە هەیە لە ئەنجامی ئایدیا جیاوازە. يعني من لە ناو ساحەی کوردیا لیبراڵت بۆ بینم، چەپی زۆر توندت بۆ بینم، ئیسلامیت بۆ بینم، کۆزەرفاتت بۆ بینم، نەتەوەیت بۆ بینم، بەڵام بەڕاستی لە ناو ساحەی ناوەڕاست و خواری عێراق منەوە نابینم. هەموو شیعە و سوننیە. يعني تۆ ئەزانی ئەجندەی عێراق تاکو ێستا لە ناو سیاسەتی عالەمیات چۆنە، ئەجندەی ئەمریکیەکان چۆنە، ئەجندەی ئەوروپی ئەڵێ عێراق عەرەبە، عربي جينا عربي شيعة عربي سنة وزايدا كرد. يعني العراق سيري قران ام جارني تواني وبجداري انتخاباتك اشكال اقتصاديه اشكال سياسي ازاده لا قرانو كني تواني وبجداري بك بو هيزي سياسي وكو جيتو بادي كسبين حكومه تشكيله كان وكو كرسي لكري كومال وكو كرسي لكري يقرتو نوينو بريقل سوسياليست حزب الشيوعي مو كرسي كري شو كما ماليش نيو دولتي بو عراق كري الله ابي اجنديك بي توافقي بي شيعي لي رازي بك عربا سنه لي رازي بك عربا اساس عرب من بما يدونه توان يعني بالرواد ابي عربي الشيعه اجندي رؤياي عمقي سياسي ديني بالرواد ديني شيء ديني شيء اسقان لمذهبي سني وعربي سني جايه باك جراوند خلف الدين جايه يعني وكو الشيعه وكو سنه وكو كرسي توكن كتوكو كرسي يعني كدي واتب قران ويكتي وبارتي وكومل ويقتو بريقلو نوينو فرقينيه لك سوشياليست ايه هول بن يك خطابي كي نزيكتانه بيه هول بن همومان بيك وبرامر قزي كرد قزي نشتيمان سازي قزي هرم يك دنگ بين يك خطابين خلافش معناه خو بوني خلاف لنوان معارضه بوني جوازي كان لنوان اوبوزيون ودصلات كوتاي دنيانيه ابي جوازي هبه ابي الرؤيه جابه بلام خيتي مشترك خالي مشترك هيلي مشترك رايلي مشترك ابي لنوان معارضه واوبوزيسيون زو زياده به من بتولم مثقفي فلسطيني اوني ادونيس اوني محمود درويش اوني سميح قاسم اوني ناجي علي كاتبك تشكيلك دفاع لفلسطين كان او كزناك يا كز شالك يا سعر الفني ما مثلا من كاس شال عفوا كي لقل جورج حبش نايف حوات مجني بخون بطبيعه حال وك تشاو ديريك هرجز جل قصي سياسي ناقرب اما ما بس مكشته لما سولا كان ناقرب سيري سوشيال ميديا حزب مكانكم اندا مكانيا اوي كاي بينم اندا مكاني تشا احزاب اسلامي تشا اواني بلين نويدو اوانا اصلا نقالته بهاري ما كان قالته بكردي كان وك نتوا فشا كرداتي فشا كردبون قومات شتي هرمي فشا يعني ام وشانا اما انا زي شو من اقدر اشتيك بلم تو زي مثاليته بروات هبت خوا قصيكي جواني خوا تا كيو نبينا بفليتيناكا اما ام واقع امان بروات هبت او اركي لسال احزابي معارضه هي زور قورتر زور بيروستر زور قرنتر تاسال اعزابي لصلاه هي يعني من يكشف توب جرو جنابي امام جابر الرحمه بيوتي من هاتمه تركيا لتركيا وتي القصفي عراق اكريت لان دولتي تركيا والله من اساءته متو حق منيه بس او خوي لي يا جنابي امام جال صحفيه وتيئه وسياسيه ودنياديه وتياتي خوم للاك صحفيه بقصي جنابي امام جال بريزي صحفيه توزي وريا وبابلين ودي جنابي امام جال منو امبرسيال توكم وكو يا ساناسك وتم والله انتهاكي حقوقه اودني ودولتين معقول نيه في بياني قرار بمسؤولين سياسي قوري رفيع على مستوى على تركيا بينهم نيان بينهم شو كمان جنابي امام جال بيجي هي وشخصياتي هي وكسي نيونتوي ودولتي قوري نابي مبكى اجر من بيك وكم ثقافيك تو بيك وكم صحفيك معارضيك بيك على سريناك بيت سيلك ارشي معارضه بالروابي لارشي دا صلاه بو اين دا جواني ام هريما بو قر انوي ناوشي دابر الراو كان بو اوي هريم لما ترسي رزقاري بيه خطوره ما لسن بيه لا دا صلاه زور قولتها زور شتي بيكري اخر مثلا يزي بين بريقل عفوا ايديولوجيات تجي كرده اوي موضوعك انا تو انا مثلا بريقل جلابي كاك شاسوار كاك لاور جلابي كاك علي احمد صارا قسل سر هريم كان دجي او اجحافي برامريه كري لسل قرانوي ناوشي دابر الراو لسل اوي كي ام ما فينا توت مع بابيته دي لسل اوي كمادي صوت الجيبه جيبه اكري تشيو بارتي لتو بشي بو عفوا كي دوله عراقي في دارو معاش كمان نبر دميان قفل من نمقسيه اخوانات كده دميان قفل بونا يكل من دقت يكشتم ده كاك مسعود وابزانم
ئەو کاکەمە غەدر قوبڵ ناکەن لە میلەتەکەمان بکرێ کەچی سەدان قسە و ڕەخنەی لێژرێت چۆن غەدر قوبڵ هەچ کەس بڵێ غەدر قوبڵ ناکەم من ئەبێ من بڵم دەسی ماچەکەم هەچ کەس بڵێ من ئەمەم چیارە پارێزرا بێ ئەبێ بڵم یا ڕەبی سەرکەوتوبی هەچ کەس بڵێ ئێمە لەسەر بچووکترین لەسەر بستی خاچی ئەم کوردستانە خۆمانەین بەکوشت هەوڵێین مەسەرن داگیر نەکرێ هەوڵێن بیگەڕێنەوە بۆ استحقاقی نەتەوەی خۆمان من ئەبێ بڵم ماڵش کاک بێستون سابوراوای هەرچەند ناوهێنان باش نییە تو ئەگەر هەرێم هەڵۆشەنەوە ئەبێ چەکەڵ چەند قسەی پێوترەوە سەیرە بەلا قسەکەی جوانە بێت چەکەڵگین ئەوانەی بەرامبەر بزانن چێرە ئەمە پێم وانە لە کوردستان معارەزە هەبی سپاس بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەی تر و میوانیتر خواتان.